بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 126. کردارەکان لەسەر ژمارە ڕێژە یەکان. کردارەکان واتە کردارەکانی ئەژمێرکردن. لێرە باسی چ دەکەن؟ بەهای ڕەها یان بەهای ڕووتی هەر ژمارەیەکی ڕێژەیی ئەگەر داوا کرا لێم ئەو بەهای ببینمەوە هەر ژمارەکم هەبوو کێشە نییە، ژمارەکەی دەنووسم لە ناوەندی دوو هێڵی تەریبی، پاشان دوو هێڵە تەریبیەکان لا دەبەم و هیچ کێشە نییە ئەو هێمای لێرە بوو کەم بوو یان کۆبوو، هێمایەکەی ئێرە هیچ نانووسم، نەکەم نەکۆ، بەڵام واتە کۆ، واتە هەر ژمارەیەک بەهای ڕووتیەکەی زیاتر ژمارەی پۆزیتیڤە یان بێلایەنە، نەکەمە نەکۆیە. کاتە زۆر ئاسانە، وەکو دەبینین لێرە ئەو ژمارانە هیچ هێمایەکیان لە لای ڕاست نییە. بۆ کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە ڕێژە یەکان هەمان ڕێسای کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە تەواوەکانە. لێرە لەو کتێبەی ڕێسا و یاسایەکان تۆزێک ئاڵۆز دەکەن بە داخەوە، بە تایبەتی لە کاتی نووسینی ئەو دوو شەیە، لە کاتی نووسینی کۆکردنەوە و لێدەرکردن. ئەوەی ڕاستی بی لە ژمارە ڕێژە یەکان و ژمارە تەواوەکان نابی بنووسین کۆ بکەوە یان لێدەر بکە، دەبی تەنیا بنووسین ئەژمێر بکە، چونکە زۆرجار لە کاتی کۆکردنەوە لێدەرکردن دەکەین یان لە کاتی لێدەرکردن ژمارەکان کۆ دەکەینەوە، کاتە ڕەنگە سەر لێ شێواویەک دروست بی لە لای خوێندکار، لەبەر هەندێ باشترە لە جیاتی بنووسین کۆ بکەوە لێدەر بکە، بنووسین ئەژمێر بکە، ئەو کات خوێندکار هەڵدەبژێری ئایا ئەو ئەژمێرە کۆیە کەمە چ بکەم یان چ نەکەم و کامە هێمایی دانێم. ئێستا لێرە دوو ژمارە هەیە نووسرایە کۆ بکەوە، نەدەبوایە ئەوها بنووسرێ، بەڵام ئەوە نووسرایە. یەکەم ژمارە هەمیشە ئەوها داینێ ژمارەکە لە لای دەستی ڕاستە، ژمارەکە بە خۆی و هێمایەکەی دەور بدە، ژمارەکەی دی کە لە لای چەپە دیسان بە خۆی و هێمایەکەی دەور بدە. ئەوها بە تایبەتی ئەگەر کۆ هەبوو لە مابەینیان زۆر ئاسانە، ئەو کۆیە هەر تەمەشای ناکەم وەکو ئەوەی وایە لێرە نەبی. دوو ژمارەم هەیە، یەکیان کەمە ئەوی دیش کەمە، واتە ژمارەکان هەردووچیان نێگەتیڤن. ئەگەر دوو ژمارەی نێگەتیڤم هەبوو چ دەکەم؟ بێگومان هێمای نێگەتیڤە، بەڵام ژمارەکان کۆ دەکەمەوە، واتە دەنووسم کەم 4 و 7 11 فاریزە 3 و 5 8 یەکیش 9، واتە کەم 9 فاریزە 1. ئەوە بەو جۆرەی ڕێسایەکە ئەو هەیە لە کاتی هەبوونی دوو ژمارەی نێگەتیڤ، دوو ژمارەکان کە ژمارە کۆ دەکرێنەوە، هێمای نێگەتیڤیش لە لای ڕاستی ژمارەکە دادەنرێ. ئەوە هەموو دەربارەی کۆکردنەوەی ژمارە ڕێژە یەکان یان ژمارە تەواوەکان هەمان شتە. لێرەش نووسرایە بەهای ڕووتی یان ڕووتی ژمارەیەک هەر هەمان شتە، چ داوام لێ بکەن بەهای ڕووتی یان ڕووتی ژمارەکە هەمیشە بە بێلایەن دەنووسرێ، بەڵام وەکو ئەوەی وایە موجەبە یان پۆزیتیڤە. لاپەڕا 126 تەواو. لاپەڕا 127 دیسان لێرە نووسرایە کۆ بکەوە. ئەمن جێنادەمە ئەو نووسینەی ئێرە، دەچم تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم، دەبینم ئەو ژمارەم
پۆزیتیڤە، ئەو ژمارەشم ئەو ژمارەم پۆزیتیڤە، ئەو ژمارەشم نێگەتیڤە. لە کاتی هەبوونی دوو نیشانەی جیاواز ژمارەکان لێدەرکردنە و هێمای ژمارە گەورەکەش دادەنێ بەبێ ڕەچاوکردنی هێما، واتە کامە ژمارە گەورەیە، 4 گەورەیە، مەبەستم ئەو ژمارەیە تەمەشای هێمایەکەی ناکەم. 4 و 8 گەورەترە کەواتە ژمارەکان لێ دەردەکەم، چونکە 4 و 8 هێمایەکەی کەمە دەنووسم کەم، ئەو جا 4 و 8 کەم ئەوها 4 و 8 3 و 7 لێ بڕوە، ناچارم لێرە سفرەکی دانێم چونکە دەنا ناتوانم لێ دەرکردن بکەم، ئەو جا 10 کەم 7 یەکسانە بە 3، لێرە ماوە 7 کەم 1 یەکسانە بە 6، 4 کەم 1 یەکسانە بە 1 کەم 1 و 63 کەم نێگەتیڤ 1 و 63. ئەگەر ئەوها بیرکەمەوە ڕەنگە هیچ کات هەڵەی نەکەم لا کاتی ئەژمێرکردنی ژمارە ڕێژەیەکان و ژمارە تەواوەکان. جێنادەمە ئێرە دوو ژمارەم هەیە، ژمارەیەکیان پۆزیتیڤە، ئەو ژمارە پۆزیتیڤە، ئەو کەمەی مابەینیان هەمیشە دەگەڕێتەوە لۆ ژمارەکەی دووەم کە لە پاش کەمەکەی دێ، کاتە ئەو ژمارە نێگەتیڤە، بە سۆری بنووسم ئەو نێگەتیڤە، ئەوەش پۆزیتیڤە. یەک نێگەتیڤە و یەک پۆزیتیڤە لێدەرکردن هەیە بێگومان، بەڵام پێشی ئەوەی لێدەرکردن بکەم دەبی ئەمن بزانم ژێرەکانیان ڕێک بێخم هەتا بزانم کامە کەرت گەورەیە هەتا هێمای ئەو کەرتی دانێم، کاتە با جارێ ژێرەکانیان ڕێک بێخم، ژێرە یەکە چان 5 ئەوی دی 7 هەردوو چان دەکەمە 35، کەواتە 5ەکەی 6 دابەش 5 دەیکەمە کە ژێرەکەی دەبیتە 35، سەرەی کەرتەکەی 42، کەرتەکەی دی سەرەی کەرتەکەی دەبیتە 60، لێرە لۆم دەردەکەوی کە ئەو ژمارە ئەو کەرتە گەورەترە بەبێ ئەوەی تەمەشای هێمایەکەی بکەم بێگومان، کەواتە لێرە دەزانم کە ئەنجامی ئەژمێرکردنەکە بە کەمە، ئەو جا 60 دەینم 42 لێ دەردەکەم، 2 لێ بڕوا 8، 5 4 لێ بڕوا 1 دابەش 35، ئەو های لێ دێ کەم 18 دابەش 35. یەکەم جار بە چاو نەمدەزانی کام کەرت گەورەیە، کە نەزانم کام کەرت گەورەیە زۆر ئاسان نییە بزانم کام هێمایی دادەنێ. ئێستا ئەوە هەمووی دەربارەی ئەژمێرکردن ئەگەر هاتوو کەمکردن و کۆکردن بوو. ئەژمێرکردن مەبەستمان کۆکردنەوە و لێدەرکردنە، نەک مەبەست لێکدان و دابەشکردن بە تەواوەتی ڕێسای جوودای هەیە، هیچ کات ڕێسایەکان وەکو یەک نییە، هەمان ڕێسایە لۆ لێکدان و دابەشکردن، هەمان ڕێسایە، بەڵام کۆکردنەوە و کەمکردنەوە ئەوان ڕێسایەکانیان جوودایە لەگەڵ ڕێسای لێکدان و دابەش. ئەمن دەبی هەمیشە ئەوەم لەبیربی. ڕێسایەکانی کەمکردنەوە کۆکردنەوە چییە؟ ئەگەر بە ئاسانی لێرە بنووسم، ئەگەر دوو ژمارەم هەبوو بێگومان هەمان ڕێسایە ژمارەی تەواو و ژمارەی ڕێژەی، بۆ وێنە کەم 2 یان کۆ 2 کەم 3 چ دەکەم؟ ژمارەک پۆزیتیڤە یەک نێگەتیڤە و جێگە و پۆزیتیڤە نووسرا بوو نەنووسرا بوو، ئەم دەبی بەخۆم بزانم لێدەرکردنە و هێمای ژمارە گەورەکە دادەندرێ. ئەگەر هاتوو کەم 2 کەم 3 کۆکردنەوەیە و هێمای هەر چ هێمایەکی دانێم ژمارە گەورەکە یا ژمارە گچکەکە کێشە نییە لێرە، چونکە هەردووچان هەر کەمن، ژمارەکان بەڵام کۆ دەکرێنەوە. ئەگەر هاتوو ئەو جارەی کەم 2 کۆ 3
هێمای ژمارە گەورەکەی دادەنێم و لێ دەرکردنە. بەڵام ئەگەر دانێم کێشەنی ئەگەر پۆزیتیڤ بوو. ئەو جارەی ئەگەر کۆ 2 کۆ 3 چ هێمایەکی دانێم کێشە نییە، چونکە هەردووچیان کۆنە، داشنەنێم کێشە نییە. کەواتە ئەو تەنیا ئەو چار دۆخە هەیە، لەوەی زیاتر نییە لە کاتی کۆکردنەوە و کەمکردن. یان هەردوو ژمارەکان پۆزیتیڤن یان هەردووچیان نێگەتیڤن، یان گەورەکە نێگەتیڤە یان گەورەکە پۆزیتیڤە. وەکو دەبینین لێرە ئەگەر ئەمن ئەو ڕێسایان زانی هیچ کات هەڵەی ناکەم، بەڵام نابێ ئەو ڕێسایە تێکەڵکەم لەگەڵ ئەو ڕێسانەی ئێستا کە دێن. ڕێسای لێکدان، ڕێسای لێکدان چییە؟ ئەویش با لێرە بنووسم، هەمان ژمارە بەڵام لێکدانە، ئەو جاریان دابەشکردن هیچ کێشە نییە. ئەمن لێکدانەکەی دەنووسم، هیوادارم دابەشکردنەکەش ئەگەر کەم دووم هەبوو لێکی بدەم لێکدان لەگەڵ کەم 3، چونکە لێکدان لەگەڵ کەم 3 هێمای لێکدانەکەش لێرە دەنووسرێکەواتە لەبەر هەندێ ناچارم ئەمن کەوانەی دانێم. ئەو جا ئەنجامەکەی چی لێ دێ؟ ئەگەر کەوانەی دانێنێم باشترە، ئەوها کەم 3 نەنووسم لێکدان، یەکسەر دەبی خوێندکار بەخۆی بزانی کەوانە هەبوو واتە لێکدانە. واتە لێرە چونکە دوو هێمای نێگەتیڤ دەبینم، ئەنجامەکە پێویست ناکە نێگەتیڤ بی، چونکە نێگەتیڤ تەنیا جووتێک هەیە و بەسە. بەڵام ژمارەکان لێک دەدەم، کەواتە دەبیتە پۆزیتیڤ 6. بەڵام پێویست ناکە بنووسم پۆزیتیڤ، بەڵام دەنووسم هەر لۆ ئەوەی ئاسان بی. ئەو جارێ ئەگەر کەم دووم هەبوو و جارانی کەم 3 کەم دوو نەببورن، لێرە دەبواە هەردووچی بە سۆری بنووسم، لۆ لێم تێکچووە ببورن، دەبواە بنووسم کەم دوو، ئەو جە لێرەش بوو بە 6. ئەو جارێ ئەگەر کەم دووم هەبوو ڕاستە، بەڵام لێکمدا لەگەڵ 3 واتە کۆ 3، کەم لەگەڵ کۆی لێرە کۆیە لێکدانە، ئەنجامەکە کەمە وە 6. ئەو جارێ ئەگەر کۆ دووم هەبوو یان هەردوو، با بنووسم کۆ هەتا دیار بی، کۆ 2 لێکی دەم لەگەڵ کەم 3، کەمەک و کۆیەک هەمیشە کەمە وا دەبیتە 6. ئەو جارێ ئەگەر هەردووچیان کۆ بوون، کۆ 2 و ئێرەش کۆ 3 نووسرابوو نەنووسرابوو دەبی ئەمن بزانم کۆ 6. کەواتە لێرەش ئەو هایە دوو ئەنجام بە یەک دەچن، دوو ئەنجامەکەی دیش وەکو یەکن. وا بزانم لێرە بە شینیم نووسی بە ئاسانتر دەبوو، ئەو های لێدێ. کەواتە ئەمن دەبی زۆر جیاوازی هەیە لە مابەینی ئەو ڕێسایانە و ئەو ڕێسایانە. دوو ڕێسای جیاوازن، ئەو ڕێسای ئێرە لۆ دابەشیش هەمان شتە. کەواتە لێرە نووسیتیان ڕێسایەکان، بەڵام بەداخەوە ژمارەیەکیان بەکارهێنایە کە زۆر باش نییە ژمارەیەک، چونکە هەر دەکای یەک نابی. ئێستا لێکدانە تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم، ژمارەکەم ئەوەی ڕاستی بی تەمەشای ژمارەکانیش ناکەم، تەمەشا دەکەم یەک دانا کەمم هەیە، واتە ئەمن پێویستە کەمەش کەشم هەبی، چونکە کەم بە جووت دەردەکەوی، یان سفرە هیچ نییە، یان 2 دانە دەبی هەبی، یان 4 دانە یان 6 دانە یان 8 یان 10 هەتا دوای. کەواتە زانیم ئێستا کەمە، ژمارەکان لێک دەدەم 4 جاران 2 فاریزە 35 دیارە کردیتە 9 فاریزە 40. پێی ناوەیدی ئەمن لێکدانەکەی بکەم. لێرە ئەو ژمارەیە دابەش دەکەم لەگەڵ ئەو ژمارەیە. لە کاتی دابەشکردن ئێستا پێش هەموو شتێک با بزانم کەمە کۆیە، کەمە چی دەبینم، کەمەشکەش دەبینم، هیچ خۆمماندی ناکەم لێرە، هیچ کەمی دانانێم، ئەگەر ویستم کۆی دادنێم دەنا هیچ دانانێم. ئێستا لۆ ئەوەی ئەو دوو ژمارانە دابەشکەم ڕێسایەکی تایبەت هەیە، ئەویش ئەوەیە ژمارە یەکەمەکە وەکو خۆی دەنووسمەوە
8 لە 3 پێویست ناکە کەمەکەی بنووسم چونکە تازە زانیم لێرە کۆیە. ژمارەکەی دی ئەو دابەشەی دەگۆڕم دەیکەمە جاران، ئەو کردەی دووەمیش سەرە و ژێر دەکەم دەبیتە 2 لە 15 دەبیتە 2 لە 15. ئەوجا ئێستا سەرەی کردەکان لێک دەدەم 16 ژێرەی کردەکانیش لێک دەدەم 45 ژمارەکە ئەنجامی لێکدانەکە دەبیتە یەکسان دەبی بە 16 لە 45 بە پۆزیتیڤیشە چونکە لە ئێستاوە ئەمن جووتە کەمەکەم هەیە 2 جووت ژمارەی نێگەتیڤم هەیە هیچ خۆمماندەی ناکەم خۆم تێک نادەم یەکسەر ئەنجامی لێکدانەکە پۆزیتیڤە. ئەگەر یەک دانە بوو ئەنجامی لێکدانەکە نێگەتیڤە، ئەگەر 3 دانە بوو ئەنجامی لێکدانەکە بێگومان نێگەتیڤە چونکە دەبی بیکەمە 4. ئەگەر 5 دانە بوو بۆ وێنە لێرە کەم 5 جاران کەم 1 جاران کەم 2 ئەوە 3 دانەیە ناچارم لێرەش کەمی بنووسم چونکە دەبی 4 دانەبی ئەوجا دەنووسم 5 جاران 2 10 جاران 1 هەردا. ئەوە کەواتە تەنیا کەمەکان دەژمێرم ئەوە لە کاتی لێکدان و دابەشکردن. ڕوونی بکەوە چۆن ژمارەیەکی دەی دابەش دەکەی بەسەر ژمارەیەکی تەواوی سالب. نازانم لە بە چ ڕوونی بکەمەوە. ژمارەیەکی دەی بۆ وێنە 8 فاریزە 5 دابەشی 5 بکەم. ژمارەیەکی دەی دابەش دەکەی بەسەر ژمارەیەکی سالب. سالب موجب کێشەمان نییە، لێرانە یەکەم جار تەمەشای ئەوەکەی ناکەم تەمەشای هێمایەکەی ناکەم جارێ ئەمن وەکو ئەوەی وایە هێمای نەبینم دابەشەکەی خۆم دەکەم 8 دابەش 5 1 جاران 5 5 8 5 لێ بڕوا 3 فاریزەکە دێتە خوارێ لێرە دادەندرێ چونکە گەیشتمە فاریزە ئەوجا ئەو 5 ئێرە دێتە خوارێ 35 دابەش 5 7 ئێستا زانیم بۆ 1 و 7 بەڵام چ هێمایەکی دانێم بێگومان چونکە ئێرە یەک کەمی دەبینم ناچارم لێرەش کەمەکی دانێم کەواتە هەتا ببیتە جووتە کەمەک. ئێستا زۆر ئاسانە 1 فاریزە 7 بە سالب بە نێگەتیڤ بە کەم. گرنگترین شت ئەمن ئەو ڕێسا و یاسایانە لەبەرکەم هیچ کات هەڵەی ناکەم. لێرە هاتمە کۆتایی 2 لاپەڕە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.